بە ئامادەبوونی بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵ و سەرۆکی دەزگای نووری حیکمە ئاهەنگێک بۆ پێدانی مۆڵەتی قورئان خوێندن بە فێرخوازانی قورئان سازکرا. لە ئاهەنگەکەدا لەلایەن 15 مامۆستای مۆڵەت دەرەوە مۆڵەتی خوێندنەوەی قورئان بە 31 فێرخواز بەخشرا. ئێمەش وەکو لقی چەمچەماڵی دەزگای نووری حیکمە کە تا ئیسا ئەمە چوارەمین ئاهەنگمانە لەم شێوەیە کە مۆڵەتی لە قیرائەتە جیاوازەکان ئەدرێت بە فێرخوازان. لەم ئاهەنگەماندا کە 15 مامۆستا بەشدارن بە بەخشینی مۆڵەتەکان و هەروەها وەرگرتن فێرخوازانی شارەکەمان لە هەردوو ڕەگەز لە کوڕان و لە کچان لە خوشکان و لە برایانمان کە کەمترین فێرخواز کە مۆڵەتی وەرگرت بێت تەمەنی 13 ساڵە و هەروەها گەورەترینیشمان تەمەنی 50 ساڵ بەسەرەوە. دەزگای نووری حیکمە ساڵانە چەندین چالاکی و پرۆژەی جۆرا-جۆر پێشکەش دەکات و هەزاران قوتابی لە ڕێی لقەکانی ئەم دەزگایە و لە خزمەتی قورئانی پیرۆزدان. ئێمە لە دەزگای نووری حیکمە پوختەی کارەکانمان بریتەلەوەی کەوە ئامانجمان پەروەردەکردنی کەسانێکە کە هەم لە بۆ خۆیان چاک بن لە دنیا و لە قیامەت بەختەوەر بن و هەروەها چاکەکاریش بن لە کۆمەلگا لە ژێرسایان بحەسێتەوە. ئیتر لەو ڕێگایەدا کاری ئێمە زیاتر خزمەتکردنی قورئانی پیرۆزە، یعنی پەروەردەکردنی کەسانێک بە پەروەردەیەک هەڵێنجراو لە قورئان و لە سونەت پێغەمبەر صلی الله علیه وسلم. و ساڵانەش بە فەزلی خوای گەورە لە لق و بازنەکانی ئێمە چەندین کەس ئەلحەمدولیلا حیفظی قورئان تەواو دەکا بەو بوونەوەیە ئاهەنگیان لۆ دەکەین و هەروەها کەسانێکی زۆریش لەخوا بەزیاد بێ سەنەدی متصل هەتا دەگاتەوە ڕەسوول الله صلی الله علیه وسلم لە قیرائاتی قورئان لە ڕوایەتە جۆرا جۆرەکان ئەلحەمدولیلا ژمارەیەکی زۆر لە حافظی قورئان و لەوانەی کەوا سەنەدی قورئانیان وەرگرتیە لە هەم لە نووسینگە هەم لە لق و بازنەکانمان ئەلحەمدولیلا هەنا. فێرخوازانی مۆڵەت پێدرا و دڵخۆشن بەوەی لەگەڵ قورئان مامەڵە دەکەن و بەرەکەتی قورئان لە ژیانیاندا هەست پێ دەکەن. بەڕاستی دڵخۆشیکی زۆر گەورەمان پێوە دیارە و ئەوەنەی ئێمە بەردەوامە من بە تایبەتی لای هاوسەرم ئیجازەم وەرگردووە بە مودەی ساڵێک بەڕاستی هەست بە دڵخۆشیەکی زۆر زۆر گەوراکەین چونکە قورئان خۆی بەرەکەتە، قورئان خۆی مای دڵخۆشی و ئاسوودەی دەروونە بۆ ئینسانەکان بە تایبەتی لەم ڕۆژەی ئەم سەردەمەیە کە نەخۆشیەکانی خەمۆکی و نەفسیەکان زۆر بەردەوامن تەنها قورئان چارەسەرە بۆ مرۆڤەکان و ئەلحەمدولیلا خۆمان و قوتابیەکانمان زۆر زۆر دڵخۆشین. بەشداربانی ئاهەنگەکە پێیان وایە ئەو دەزگا و حیزب و ڕێکخراوانەی خزمەت بە پەروەردە و قورئان دەکەن بوونەتە هەوێنی ڕێخستنەوە و ئارامی کۆمەلگا بە پێچەوانەی ئەو لایەنانەی دەیانەوێت شیرازەی کۆمەلگا بشێوێنن. دیارە ئەمڕۆکەش شارەکەمان شاری چەمچەماڵ بەڕاستی منەوەر بوو ڕووناک بووەوە بۆی کەوە 31 کەس لە خەڵکی ئەم شارەی ئێمە ئەمڕۆ مۆڵەتی قورئان خوێندنی وەرگرت. لە ڕاستی ئەمە کارێکی زۆر پیرۆزە پەروەردەکردنی گەنجان بە پەروەردەیەکی قورئانی لە ئێستایەکێکە لە پێداویستی و هەرە زەروراتەکانی کۆمەلگا. ئێمە ئەزانین بەڕاستی حیزبمان هەیە، ڕێکخراومان هەیە، دەیان پەیج و سایت و دەیان کەناڵی لابەلامان هەیە ڕۆژانە کارەکەن بۆ بەلا ڕێدابردنی گەنجەکانمان لە بەرامبەریشا ئێمە دەزگای ڕۆشنبیری نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کە هەڵەسێ بە پەروەردەکردنی گەنجەکانمان لە ڕاستی ئاماجێگەی دڵخۆشیە چونکە ئەو گەنجانێکەوە پەروەردەی قورئانن بێگومان گەنجانەکەن دەست پاکن، دەم پاکن، دڵ پاکن، ڕەوش پاکن لە بازاڕەکانە کە کار و کاسبی ئەکەن جێگی ڕەزامەندی خەڵکن. دەزگای نووری حیکمە دەزگایەکی ڕۆشنبیری و پەروەردەییە و لە تەواوی کوردستان لقی هەیە و ئامانجیان خزمەتکردنە بە سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا لە ڕێی قورئان و فەرموودە پیرۆزەکانەوە. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.